باسی دووەمی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان دەربارەی عەقڵیەتی دۆگما و کاریگەری لەسەر هەڵوەشانەوەی شیرازەی کۆمەڵگایە. کورتکراوەی بابەتێکمان هەیە لە نووسینی دوکتەر سەلاحی گەرمیان. سەرەتا پێناسەی دۆگما ئەکات. لە فەلسەفە و دەروونناسیدا دەستەواژەی دۆگما ئاماژەدانە بە عەقڵی داخراو و بیرکردنەوەی چەقبەستوو لەسەر بنەمای باوەڕی ڕەها بە ڕەوایەتی هزر و فکرێکی دیاریکراوە. چەمکی دوگما لەوە کۆڵێتەوە چۆن بیر و باوەڕی ڕەگداکوتاوە توانێت کاریگەری لەسەر هەڵس و کەوت هەبێت. گەر لە ئاستی تاکەکەسی ئاینی یان سیاسی بێت، چ بە ڕەتکردنەوەی گۆڕانکاری لە بیرکردنەوەدا یان گەڕان بە دوای زانیاری نوێدا بێت. دۆگمای ئاینی و داخستنی دەرگای دیالۆگ. دوگما کۆتوبەندێکی فکریە، ڕێگریەکات لە دنیابینی هەمە جۆرەیی و تێگەیشتن لە ئاڵۆزیەکانی ژیان. دۆگما واتە پابەندبوون بە کۆمەڵێک بیر و باوەڕی چەق بەستوو و دوور لە قبوڵکردنی گۆڕانکاری و مشتومەڕ. ئەم بیر و باوەڕانە لە چوارچێوەی ئایندا ئەبنە سەرچاوەی بنەڕەتی بۆ حکومدان لەسەر هەموو شتێک لە دەرەوەی خۆیان و هەر دەربڕینێکی جیاواز لەگەڵ بیر و باوەڕی ئاینیدا نەگونجێت، چ کلتوری بێت یان هونەری وەک نمونە ڕادەکرێتەوە و سەرسەختانە دژایەتی ئەکرێت. لە بیرکردنەوەی دۆگماتیکدا بیر و بۆچوونەکان ئەگۆڕدرێن بۆ سیمبولی پیرۆز کە ناکرێت دەستیان لێ بدرێت. ئەمەش دەرگای دیالۆگدا خات و ململانێ جێگای گفتوگۆ ئەگرێتەوە. بیرکردنەوەی دۆگماتیک پشت بە دەسەڵاتی ئاینی، سیاسی یان ئایدۆلۆژیە بەستێت وەک سەرچاوی حەقیقەت، نەک بە عەقڵ یان بە ئەزموون. ئەوانەی خۆیان بە خاوەنی حەقیقەتی ڕەها ئەزانن پێیان وایە ئەوانەی لەگەڵیان ناکۆکن ئەبێت بێدەنگ بکرێن بە ناوی ئاین، ئەخلاق یان نیشتیمان پەروەریەوە. عەقڵیەتی دۆگمای ئاینی پێداگر نەک هەر دیالۆگ ڕادەکاتەوە، بەڵکو هۆکاری جیاکاری و دابەشبوونە لە نێو کۆمەڵگادا کە بەم شێوەیە باسیەکات. بەرەی ئیمانداران واتە ئەوانەی پەیڕەوی لە دۆگمای ئاینیەکەن و بەرەی بێباوەڕان یان سەر لێ شێواوان ئەوانەی کە بیر و باوەڕی ئەوان پەیڕەو ناکەن و بەم شێوە پۆلێن بەندیەکەن. ئەم پۆلێنکردنە وا ئەکات سفەتی مرۆڤ بوون لە ئەوانی تر داماڵێت و سوکایەتی و جیاکاری وەک ئەرکێکی ئاینی کارێکی یاسایی بێت لە دژی بێباوەڕان. ئەوەش نیشانەیەکی حاڵەتی پارانۆیای بە کۆمەڵگاوە کە تووشیان بووە. پارانۆیا حاڵەتێکی دەرونیە لە گومان و ترس لە پیلانگێڕی کەسێک یان ئەندامی گروپێک بە کۆمەڵ دووچاریەوە بن. نمونەی ترسی ڕەوتە ئیسلامیەکان لە بڵاوبوونەوەی بیری سکۆلارزم و پێشکەوتنخوازی کە وەک هەڕەشە ئەیبینن بۆ لە دەستانی پێگە و دەسەڵاتیان بەسەر کۆمەڵەوە. ئەوان پێیان وایە هەر کردارێک یان کارێکی هونەری یان ئەدەبی لە دەرەوەی چوارچێوەی فکری ئەواندا بێت ئامرازێکە بۆ بڵاوکردنەوەی بیری دژ بە ئاین و تێکدانی نەریتی باوی کۆمەڵگا. بۆیە لە بری پەنابردن بۆ دیالۆگ و سیرکردنی هونەر وەک پردی تێگەیشتن لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵگەوە وەک بەشێک لە کللتور و پێویستیەکی کۆمەڵایەتی ماڵەی لەگەڵدا بکرێت، نەک هەر هەوڵی قەدەغەکردنیەدەن بەڵکو ئەکەونە دژایەتیکردن و ناوزڕاندنی هەڵسوڕاوانیشی. چونکە لای ئەوان وەک ئامرازی یاخیبوون لە ئاین و سوکاتی بە پیرۆزیەکان و هەڕەشەیەکی وجودی لەسەر خۆیان سەیریەکەن. گروپی خاوەن عەقڵیەتی دۆگما خۆی وەک ڕزگارکەری ئەوانی تر بە لە ڕێدابراو ئەبینێت. ئەم ڕۆڵای خاتە پێگەی مامۆستایان پەروەردەکارێکەوە کە ئەوانی تر ئەبێت گوێڕایەڵ و ملکەچی پەیام و ڕێنمایەکانی ئەو بن. لەو کۆمەڵگایانەدا کە دۆگمای ئاینی زاڵە بەسەر ژیانی گشتیدا زۆر جار پەیوەندیەکی گرژ لە نێوان ئاین و هونەردا سەر هەڵدەدات. ئەم پەیوەندیە لە جەوهەری خودی ئاینەوە سەرچاوە ناگرێت، بەڵکو لە دۆگما و لە پارانۆیای بە کۆمەڵەوە سەرچاواگرێت کە هەندێک دەربڕینی هونەری وەک هەڕەشە بۆ سەر شوناسی ئاینی یان ئەخلاقی سەیرەکات. لە کۆتاییدا پێویستە جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە سەرڕای ئەوەی هەندێک لایەنی تونڕە و
هەڵگری ئەقلیەتی دۆگمایی پێیان وایە نابێت ڕێگا بەم جۆرە چالاکیانە بدرێت چونکە سنووری ڕێزگرتن لە پیرۆزیەکان تێپەڕێنێت بەڵام گرنگە ئەوە بخەینە بەرچاو کە ئێمە لە سەردەمێک داین سەردەمی کرانەوە و یەکتری قبولکردنە پێویستە فەزای دەربڕینی ئازاد بۆ هەمووان دەستەبەر بکرێت و ڕێز لە بۆچوونە جیاوازەکان بگیردرێت نابێت فەزای ئازادی و دموکراسی ئیمتیاز بێت بۆ گروپێک لەسەر حسابی گروپێکی تر بەڵکو ئەبێت وەک مافێکی هاوبەش سەیری بکرێت ئەوەی بۆ ئیسلامیەکان ڕێگە پێدراوە پێویستە بۆ کەسان و لایەنانی تریش ڕێگەی پێ بدرێت لە چوارچێوەی یاسا و گرێبەستێکی کۆمەڵایەتیدا ڕەوتە ئیسلامیەکان مافی دەربڕینیان هەیە وەک ئەوانی تر بەڵام ئەم مافە نابێت بەکاربهێنرێت بۆ قۆڕکاری کایە گشتیەکان لە نێو کۆمەلگادا ناوبڕێک ببینن بە دوا بابەت نووسینێک لە دوکتەر سەعید عەلی محەممەد دەربارەی خەڵاتی نۆبەڵ دێمەوە خزمەتە